نەبێت وریا سڵاوت لەبێ خۆپیشاندان و ناڕەزایەتی مامۆستایان و فەرمانبەران لە شاری هەڵەبجە چۆن و خۆپیشاندانەکان چۆن بەڕێوە دەچێت. بەڵێ تاڤگەر سڵاو لە تۆش خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران و چینی توێژە جیاوازەکان لێرە لە هەڵەبجە ئەمە هەفتەیەمین ڕۆژە بەردەوامی هەیە ئەوەی کە لێرە بەدی دەکرێت ئەم ڕۆژ جیاواز لە ڕۆژانی ڕابردوو خۆپیشاندانەکان قەبارەکەی گەورەتر بووە و لەگەڵ ئەوەشدا مامۆستایانی ناحیەی خوورماڵ هاتوونەتە ڕیزی خۆپیشاندانەکە لێرەوەی کەی دەبینین ئێمە ئێستا لە بەردەم باخی گشتی هەڵەبجە دێن لێرە بە شێوەی هەندێک جار چیرۆک لەگەڵ ئەوەشدا شانۆگەری و وتار پێشکەشێک لەلایەن خۆپیشاندەرانەوە و تاکو ئێستاش ڕێکخراوی خۆپیشاندانەکە بەڵێنی بەردەوامیان ناوە بە بەڵێنی بەردەوامیان ناوە بە خۆپیشاندانەکان کە بەردەوام من هەرچەندە بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەڵەبجە داوای ئەوەی کردووە کە لە مامۆستایان بچنەوە هۆڵەکانی خوێندن بۆ چیتر داوامی خوێندن دوانەکەوێت ئێمە هەوڵەدەین بچینە لای هەندێک لە خۆپیشاندەرانی ناحیەی خوورماڵ ئێوە مەبەستان چییە لە هاتنە ڕیزی خۆپیشاندانەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە و ئەم پەیامتان چییە وەکو مامۆستایانی ناحیەی خوورماڵ؟ بەخێرات ناکەم دیارە ئێمە وەکو مامۆستایان و فەرمانبەرانی ناحیەی خوورماڵ هاتوین هاوکاڵوێسی و پشتیوانی خۆمان بۆ ئەم خۆپیشاندانانی مامۆستایان و فەرمانبەرانی پارێزگای ئاشتی دەرەبڕین پەیامی ئەمەش بۆ هەموو دەسەڵاتداران بۆ هەموو حکوومەتەکان ئەڵێن موچە و قوتی خەڵک مەبەستنەوە بە قەیرانە سیاسیەکانەوە ئومێدەوارن ئەم حکوومەتە خەواڵەوە بێت بەدەم داواکاری و داخوازیەکانی خۆپیشاندەرانەوە و مافە سەرەتاییەکانی خۆی کە بریتێت لە موچە بدات بەم مامۆستایان و فەرمانبەران پاشان چاکسازیەکی ڕیشەیی لە سیستەمی دەسەڵاتدا بکات و لە هەموو بارەکاندا. سپاس بۆ بەڕێز تەفگەر لەگەڵ ئەوەشدا مامۆستایانی قەزای پێنجێن لە ئێستادا هۆڵەکانی خوێندنیان بایکۆت کردووە و نەچوونەتە نێو هۆڵەکانی خوێندنەوە گرتبوونەوە خۆپیشاندانی لە قەزای پێنجێنیش بەردەوامە بەڕێستان وەکو چی هاتوونەتە ڕیزی خۆپیشاندانەکانەوە پەیامتان چییە لەم خۆپیشاندانەدا؟ بەخێراتانەکەم تەمەنی ئێمە دوایەوەی کە 15 ڕۆژ لە ناحیەی خۆمان بایکۆتی دەواممان کرد ئەمڕۆ باشمانزانی پەیوەندی بکەین بە خۆپیشاندەرانی هەڵەبجەوە وەکو هاوڵوێستێک و فراوانکردنەکەم من ئەمەوێ لێرەوە پەیامێک بۆ مامۆستایانی هەولێر و دۆ بنێرم کە ئەویش ئەوەیە ئەم خۆپیشاندان و گوتبوونەوەی مامۆستایانی ناڕاستی لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە هیچ پەیوەندی بە مەسەلەی سیاسیەوە نییە بۆیە داوام لە بەڕێزتان هەیە هەرچەند ئێوە لە ناخەوە خۆش دۆز و خۆشەویستیتان هەیە بۆ ئێمە لەگەڵمانن بەڵام هیوادارم ئێوەش هەڵوێستان هەبێ بەرامبەر مەبەستەکانتان چیتر بێدەنگ نەبن مافی خۆتانە ئەمە هیچ پەیوەندی بە قەزەی سیاسیەوە نییە تەنها داوای مافڕەوەکانی خۆمانەکەین. سپاس بۆ بەڕێزت لەگەڵ ئەوەشدا خۆپیشاندانەکان و ڕێکخراوی خۆپیشاندانەکە باز لەوە بەردەوامی بە خۆپیشاندانەکان دەچینە لای ڕێکخراوی خۆپیشاندانەکە بۆ بزانین تاکوکەی بەردەوامی بە خۆپیشاندانەکان دەدەن لەگەڵ ئەوەشدا مامۆستایانی ئاینی بەشدارن لە خۆپیشاندانەکەدا بەڕێستان وەکو لیژنەی سەرپەرشتیاری خۆپیشاندانەکە تاکوکەی بەردەوامی بەم خۆپیشاندانە دەدەن و هیچ کاتێکی دیاریکراوتان نییە بۆ کۆتایی بە خۆپیشاندانەکان بێنن؟ بەڵێ ماڵومی بەڕێستانە خۆپیشاندانەکان ڕۆژ بە ڕۆژ فراوانترە بن ئەمیش هەمووی دەرهاویشتەیە ئەوەیە کە خەڵک زیاتر لە 2 هەفتەیە بە تەواوی چین و توێژەکانەوە هاتوونەتە سەر شەقام داوای خواست و داوای قوت و نانی ڕۆژانی خۆیانەکەن هەموو خواست و داواکانمان ئێمە چەند ڕۆژ دووبارەیەکەن تەنیا و تەنیا ڕوبەڕووی حکوومەت یاریمی کوردستانەکەینەوە ئەوە ئەبێ وەڵاممان باتەوە بەڵام بەداخەوە ئەو زۆر خەمساردە زۆر بێ منەتە لە ناڕەزایبوونی خەڵک بۆیە ئێمە بەڵێنماندا و هەتا حکوومەت نێتە سەرخەت و داوا و خواستەکانمان جێبەجێ نەکا بڕیارێک بۆ ڕاگرتن و بۆ چوونە ماڵەوە لای ئێمە حتا ئەو لەحزەیە وجودی نێو ناشی حکوومەت پەیامێکی بڵاو کردەوە هیچ پەیامێکی وەڵامدانەیەکی بۆ ئێوەتیان نەبوو کە قسەکانی سەرۆکی حکوومەت بەداخەوە لە ڕابردووە لەو قسانە زۆر کراون ئەسڵەن یەکێک لەو ملاحەزە گرنگانەی کە زۆربەی خەڵکی تەبیعی ناوبازاریش دەرکی پێکرە و پەیامی نزیکەی هەفتەیەک لەوە زیاتر چونکە ئێمە 2 هەفتەی لەسەر جادین ئەوە یۆح لە هەفتەی ڕابردووە قسەکانی مەتاتی بوون قسەیەکی ڕەهاو بە موتڵەقی وەڵامێکی بۆ ئێمە پێ نەبوو بۆیە تکاکەین قسەی تازەی هەبێ شتێکمان پێ بڵێ بتوانێت ئاوی دڵمان بە بتوانێت مناڵەکانمان بێدەنگ بکە
قبول بکەن بچنەوە بۆ قوتابخانەکان مامۆستا و فەرمانبەران ڕازی بکە وەکو ڕابردوو چۆن خزمەتیان کردو هەروە خزمەتکاری خۆیان و نیشتیمان و شار و نەتەوەکەی خۆیان سپاس بۆ بەڕێزت تەفکەم لەگەڵەوەشدا بەشێکی زۆر لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێم لە سنووری پارێزگای هەڵەبجە ماوەی 17 ڕۆژ هیچ داوامیکی فەرمی تێدا ناکرێت بۆ شوکاری هاوڵاتیان ڕاگیرەوە و کارمەندانی تەندروستیش لە ئێستادا هاتوونەتە خۆپیشاندانەکان تەنها ئەو نەخۆشخانانەی کە نەخۆشخانەی فریاکەوتن یاخود هەر حاڵەتێکی تەواوی لە نەخۆشدا هەبێت تەنها چارەسەر پزیشک و کارمەندانی تەندروستی تەنها چارەسەر بۆ ئەو نەخۆشانە دەکەن ئەگەرنا هیچ بنکەومەڵەیەکی تەندروستی لە سنووری پارێزگای هەڵەبجەش داوامی فەرمی تێدا ناکرێت ئەگەر پرسیارێک نەما بێت دەگەڕێمەوە. بەڵێ بۆ هەر پێشاتێکی نوێ گەڕێنەوە بۆ لا سپاس بۆ وریە حەمەکەریم پامنێریان